سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوپرسیاتان پێشکەش دەکەم. پێشتر باس لەوە کرا کە هەولێر و بەغدا ڕێکەوتون لەسەر کێشەی موچە، بەڵام تاوەکو ئێستا یاخود ڕۆژ بە ڕۆژ هەندێک کێشاتی نوێ دێتە پێشەوە کە ڕەنگە ببێتە هۆی دروستکردنی کێشە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. لە تازەترین یانە نووسراوێکی تەیفسامی وەزیری دارایی عێراق بڵاو بووتەوە داوا دەکات دەبێت بە زووترین کات دۆسیەی فەرمانبەران ڕەوانەی وەزارەتی دارایی بکرێ بۆەوەی تەوتینیان بۆ جێبەجێ بکرێ. هەروەها باس لەوە دەکات لە حکوومەتی هەرێمی کوردستان کە دەبێت داهاتی ئەو تانکەرە نەوتانش بنێرێ کە ڕۆژانە بە قاچاق دەفرۆشرێن. هەروەها ڕازیش نییە بەوەی کە مانگانە 51 ملیار دینار وەک داهاتی ناوخۆ ڕادستی بەغدا بکرێت. ئەمانە کۆمەڵێک گرفتن کە تاوەکو ئێستا ڕەنگە ڕێکەوتنی کۆتایی لەسەر نەکرابێت. پێشتر هەرێمی کوردستان یاخود وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان 80 ملیار دیناری لە داهاتی ناوخۆ دەدا بە وەزارەتی دارایی عێراق، بەڵام لە مانگی ڕابردوو مانگی 51 ملیاری نات کە ئەمەش ڕەنگە گرفت بۆ ڕێکەوتنەکە دروست بکات. هەندێ بابەتی دیکە و کۆمەڵێک پێشهاتی نوێ من لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم کە لە پارێزگای دوهۆکەوە لەگەڵمە کاکچیایی تەیموری پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵم دەبێت. کاکچیایی سڵاوت لێ بێوم کاتت باش. سڵاوت لێ بێت برای عزیز، سڵاو لە تۆ لە بینەرانی تەلەڤیزیۆنی بەڕێزی ئێوەش. زۆر سپاس کاک چیایی. من حەزەکەم پرسیاری یەکەمم لەوە دەست پێکا کە تازەترین پێشهاتە نووسراوێکی تەیفسامی بڵاو بووەتەوە کە داوا دەکات لە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت پارەی ئەو تەنکەرە نەوتانەی کە ڕۆژانە بە قاچاق دەنێردرێت ئەوانەیش ڕادستی وەزارەتی دارایی بکرێت. هەروەها ڕازیش نییە بەو 51 ملیارەی وەک داهاتی ناوخۆ ڕادستی بەغدا بکرێت، چکە پێشتر 81 ملیار نێراوە ئێستا 51ە. ئەمجا ئەو دەڵێ داهاتی ناوخۆ زۆر لەوە زیاترە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕادستی بەغدایەکە. دەی جەنابتان لەو بارەیەوە چییە؟ بەێ هەواڵی هێژام بە تەسەوەری خۆم ئەو گرفتانە کە بەردەوام وەزارەتی دارایی عێراق لە ڕێی وەزیرەکەیان تەیفسامی دێتە پێش ئەو لێکتەگەشتانەی بینی حکوومەتی هەرێمی کوردستان و بینی حکوومەتی فیدرالی بەردەوام دەبیت. یعنی گەشتی مەقەنەعاتەکە ئێستا تەیفسامی بەخوب بێتە هەولێر ناوی فەرمانبەران دروست بکات ژمارەیان و ئەو بەدەستی خود دروست بکات و بەتە بەغدا لەوێ گرفتی لۆ دروست دەکات. ئەگەر نە پێشی چەند ڕۆژێک تەسریحی دایە دەیگوت ئەم ساڵە وەکو پار نابیت مانگانە پێویستی بە وردبینی بکەن لە لیستی فەرمانبەران هەر جارێک بەسە ئیتر لەسەر ئەو جارە دەبیت ئەساس تعدیلی کچکە مەسەلا عەلاوەکە تەرفیعەکە چەند مۆزفێک زیاد دەبن چەند مۆزفێک ئەوە دەبن خۆنانیشین دەبن گۆڕانکاری دێدە سەر. دەربارەی ئەوەی کە ئەو داهاتی ئەو بەرمیلە نەوتانە کە ئەوەنە دەڵێن بە قەچاق دەنێردرێت ناوتی هەرێم بە قەچاق ناچیت ئەوەی بەرهەم دێت بۆ ناوخۆی هەرێمی کوردستانە بۆ ئیدارەی با بڵێن محەتاتی کارەبایە بۆ با بڵێن استیخداماتی ناوخۆیە. قانونی بجێی ساڵی 2023-24-25 زۆر بەڕاشکاوی داوا لە حکوومەتی هەرێم دەکات ڕۆژانە 400,000 بەرمیل ڕادەست کات. نەیگوت کە ئەوەی بەرهەم بێنی دەبی تەسلیمم بکەیت. ئەوانە مافیان لەسەر ئێمە 400,000 بەرمیل ڕادەست دەکەین. پێویستیمان بە زیاتر بوو بۆ بەرهەمهێنانی کارەبا بۆ پێداویستی هاوڵاتی بۆ کاروباری تری ڕێگابان کە دیسان نەوت بەکاردێت بۆ قێرکردن
ئەو شتا تایبەتە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە حەقیان نییە بێن محاسبەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن لەگەل ئەو 400,000 بەرمیلە لەگەل داهاتی ناوخۆ بە پێی یاسا کە بدەڵێن یاسای ئیدارەی مالی دەولەت کە ساڵی 2021 پەسەند کرایە. ئەوش هەندە داهات سەداسەد دەبیت ڕادستی بەغدا بکەین هەندێکشیان 50%. داهاتی مەرزەکان و داهاتی ناوخۆ لە هیچ شوێنێک نییە هەموو مانگی وەکو یەک بیت ینی مانکەیە زۆرە مانکە مامناوەندیە مانکەیە کەمە لەوانە زەرفێکی تارە بەسەر دەبێت هەر داهات نەبیت ینی حکوومەت قەردار ببیت ئەوە نییە تو بڵێ چونکە پێشی ئێستا 80 ملیاریان تەسلیم دەکرد ئەم مانگە نابیت 50 ملیار تەسلیم بکەن یعنی عادەتەن کە حکوومەتی هەرێمش ئەوە دەکات ڕقمێکی تەخمینی دادەنیت ئەوانە پارساڵ تەخمینیان ئەمە کاتچیای ئەمە گرفت بۆ ڕێکەوتنەکە دروست دەکات چونکە پێشتر ینی گفتوگۆ کراوە ڕەنگە ئەم ڕوونکردنەوەی کە جەنابەت باسیەکەی لە ناو کۆبوونەکانە نەدراوە یعنی وتراوە ئێمە دەتوانین مانگانە 80 ملیار دینار لە داهاتی ناوخۆ ڕادستکەین بەڵام کاتێ دەبێتە 50 ملیار و 51 ملیار ئەمە گرفت بۆ ڕێکەوتنەکە دروستە بێ ناپابندبوون دروستە بێ ئەمە چۆن نەتوانێت بۆ نمونە ئەم کێشەیە چارەسە خۆگەر ئەم گرفتە بەردەوام بێ ئەو کاتە کێشەی موچەیش بەردەوامە بێ. برای عزیز ئەو کێشە بەو شێوە نییە ینی عێراق سپار ساڵ گوتیان ئێمە دەتوانین 27 ملیار دینار پێخینە ناو موازنەی دەولەت لە داهاتی نانەوتی کەچی ئەوانە تەنیا 8 ملیار و 8 تریلیۆن و 500 ملیاریان تەسلیم کرد. ئەو ڕقەمە ئێمە دەڵێن 80 ملیار ئەمە کارچیە ئەمە بۆ خۆیان دروستە بەڵام بۆ ئێمە کێشەیە بۆ خۆیان گرفت دروست ناکە بەڵام بۆ ئێمە دەبێتە بیان و کێشە ئێمە چۆن نەتوانین ئەمە چارەسەرکەین. ڕحمە لە دایک و بابێت ڕحمە لە دایک و بابێت بۆ خۆیان کێشە نییە بە 21 مەرزی دەرەوان هەیە مخدرات ئەنواعی شت بە قەچاغی دێت بە قەچاغی دەڕوات حتا نفتش بە قەچاغی دەڕوات هیچ گرفتیان نییە بەڵام بۆ قوتی هەرێمی کوردستان بۆ مامۆستان بۆ فەرمانبەران گرفت دروست دەکەن. برای عزیز ئەوانە لەو فترەیە خاص ئێمە نزیکی انتخاباتی تەشریعی بووینە بۆ هەڵبژاردننی گەڕی شەشەم لە پەرلەمانی عێراق ئەوانە هەر حزب و لایەنێک هەر وەزیرێک سەر بەلایەنەکە گرفت دروست دەکات وەکو مزایدەك وەسعێکی وا دروست بووە ئەوەی دژی هەرێمی کوردستان ڕاوەستی لە نەوەڕاست و خواروی عێراق خەڵک تعاتفی لەگەلە شێوەی شتێکیان دروست کرد لە مێشکی ئەو خەڵکە کە هەرێمی کوردستان وەکوواوانە دەڵێن خەنجەرەکە لە پشتی عێراقڕا دەیانەوێت عێراق پارچە بکەن هەکەر هەرێمی کوردستان نەبا ئێستا شارەکانیان لە حەلە و بەسرە و نەجەف و کەربەلا و ئەوانە وەکو دوبەی دەبوون کەچی ڕاستیەکەوانی ینی پارساڵ لە 156 تریلیۆن تەنیا 6 تریلیۆن و نیو تەسلیم بە 6.9 لە 156 ملیار 10 تریلیۆن و 26 ملیار تەنیا کە دەکات 6.9 لە 100 ڕادستی هەرێمی کوردستان کرا کەچی ئەوانە 93 و نیو لە 100 لە دەستی ئەوانە بوو هیچیان نەکرایە دەچێ وەزارەت دەڵێت پارە لۆمان نایەت دەچمە محافظات مراجعە دەکەین دەڵێن یەک فلسیان لۆی مەسەرف نەکردیە پێشی فترێک لە پارێزگای مووسڵ بووم بە دوای کێشەیەکی خەڵکی شێخان چووم پێویستی بە 110 ملیار بوو کە دەکەس 7 دەفتەری دلار دەیانگوت ئەم ساڵە یەک فلسیان مەسەرف نەکردیە پێشی چەند ڕۆژێک لە وەزارەتی وەرشوو لەوام بووم دەیانگوت هیچ لۆی مەسەرف ناکەن. زۆر باشە بەڵام منەمەوێت جوابی ئەوە بیتەوە ینی ئەم گرفتە چۆن دەتوانێت چارەسەر کرێ ئێسا ینی ئەم نووسراوەی تەیفسامی کە داوای داهاتی ناوخۆی زیاترەکە هەروە داوای داهاتی تانکەرە نەوتەکانەکە لەگەڵ تەوتینە ینی ئەمە بۆ پێشتر خۆ دانوستان کرا وترا هیچ کێشەیەک نەما و ڕێکەوتین
ینی ئەمە بۆ سەری هەڵاوەتەوە ئێستا خەڵک بەڕاستی چاوەڕێوەیە موچەی مانگی دوو وەرگێ فەرمانبەرانی هەرێم موچەی مانگی دوو دێت بەس ئەمن قەت دڵخۆشترینم کە ئەو ڕێکەوتناوەمە حتا کە نەفتش بڕوات ئەوان هەر خازعەوە دەبیت ئەو مزایەتدانە بکەن ئەو گرفتانە بوو بجێ هەرێمی کوردستان دروست بکەن ئەهدافی سیاسی لە پشتە لەوانە هەندە هێزوولایەنی دەولی ناوچەکە لە پشت بیت دەیانەوێت فشارێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکەن بۆ ئەوەی لە هەندە کەیسی سیاسی ملکەچی ئیرادەی ئەوانە ببیت ئەگەر ناڵێم موازنەی ساڵی 23 24 25 تەنیا باسیەوەی دەکات 400,000 بەرمیل ڕادستی عێراق بکرێت ئیتر نەیگوتیان نابیت هیچی تر بەرهەم بێنی پێویستیمان بە بەرهەمهێنانی نەوتە بۆ پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان حتا باسیەوەش نەکرا کە نابیت بنێردرێتە دەرەوەش تەنیا باسیەوەیان کردیە لەگەڵ داهاتی ناوخۆی بەپێی ناڵێم قانونی ئیدارەی مالی دەولەت کە لە ساڵی 21 ئقرار کرایە کاکچیایی باشە ئێستا قسەیەکەیە لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گوایە وتوێتی من بۆ بەرهەمی ناوخۆی واتە بانزین و ئیتر ئەو وێزگەی کارەبا و ئەو پێداویستانەی کە لە ناوخۆیە من پێویستیم بەوەیە ماگانە ئەف و ڕۆژانە 150,000 بەرمیل ینی بەکار بێنم کە ئەمە ڕەنگە گرفت بۆ هەناردەکردنەوەی نەو دروستکە کە لە کاتێک ئەم پابند بە بۆی کە ڕۆژانە 400,000 بەرمیل ڕادەسی سۆمە و کا بۆی کە بفرۆشێ نەخێرنا ئەوە 400,000 بەرمیلەکە لە توانای حکوومەتدا بوو وەختی خۆش کە ئێستا لە توانایەتی و 400 موازای ئقرار کرا حکوومەتی هەرێمی کورد ئەوە ئێستا ماوە کە ڕەوەستایە دەبیت یاوەش زیادی بکەن لەوانە خلالی دو ماک سێ ماک بتوانین بگەینە ڕادەی 400,000 بەرمیل ئێستا لەوانە یەک جاری ناتوانین چونکە قسێک لەسەرەوەی کاتچیار وەکو معلومات زانای جەنابیشت هەیە لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گوتوویەتی من ڕۆژانە دەتوانم 100,000 بەرمیل ڕادەسی سۆمۆکەم ئەمە حەقی بە بەرهەمێنانەکەەوە هەیە بەێ ناڵێم ئەوانە تقریبان ئەو کۆمپانیا نەوتیانە ئەوە نزیکی بۆ 2 ساڵ نەفت بەرەم ناینن ینی کەمێکی کەمەوە بۆ ناڵێم بۆ پێداویستی حکوومەتی هەرێمی کوردستان بەکاردێنن وەختێک 80,000 بەرمیلمان دەدا پار و پێرار ماگانە دەماندا ڕادستی حکوومەتی بەغدامان دەکرد ئیتر ئەوانە کە کەمیەکە کەم بۆ نەچار بوون بۆ ئەوەی کولفەکان تێچووی ئیشی خۆیان کەم بکەن واس لە هەندە ئەندازیار بینن هەندە تەکنیککار بینن هەندێک عامل بینن ئیتر تا جارێکی تر ئەوانە بینەوە و دەست بە ئەوە بیت پێویستی بە ماوەکە لەوانە پێویستی بە دوسێ ماک بیت تا بتوانین جارێکی تر 400,000 بەرمیل ڕۆژانە ڕادستی حکوومەتی عێراق بکەین زۆر باشە من یەمەوە سەرە و پرسیارەی کەم کە باسم لە پێدانی موچە کە جەناب بدوتە ڕەنگە کێشە نەبێ موچەی مانگی دوو دێ باشە کە دێ کەی دێت ینی خەڵک چاوەڕێوە کە هەموو مانگێک لە 30 مانگا موچەکەی وەربگرێت والله مەفرۆزە بێت یعنی ئەوەی ئێستا مانگیت دویە حکوومەتی عێراق تازە پێم وایە ئەمڕۆ بۆیان دوینێ بگوتی ئەمڕۆ بگوتی ئیطلاقمان کردیە جارێ موظفینی حکوومەتی اتحادیش وەریان نەگرتیە ئێمە پەرلەمانتار لەوانە هەفتەیەکی تر نەوڵە زیاتر 26 مانگ 25 مانگ وەڵدەگرین بۆچی گرفت هەیە لە سویلەی هەندە جار تاخیر دەبیت ینی لە سیولەیە بەێ عەفیەن سیولان هەیە ئەو پارەی خستیانە بازار زۆربەی زۆری لە ماڵی خەلکە خەلک بڕوا بە بنکەکانی عێراق نایەت پارێک و لەوێ دابنیت خەلکەکە لەوانە تریلیۆنێک لە ماڵی بیت داخلی بانکی نەکردیە بۆەوەی کار پێ بگرێت ینی حرەکە پێ بکرێت ئەمە گرفت بۆ داهاتووی عێراق دروستەکە ینی ئەم مەترسی هەیە لەسەر سویلەی عێراقە ئەو کێشەی سویلەی بۆ دروست بێ نەتوانێت لە داهاتوودا موچەی خۆشیان ینی بە شوەیەکی باش بەردەست بێ بۆی دابەشی بکەن
بەێ عێراق فەرمانبەرانی عێراقش مەترسی لەسەرە کە ئێستا ئەو وەسعی دروست بووی لە بینی رووسیا و ئوکرانیا نەبە لەوانە نەفت ئێستا بەو سیعرانە نەبە کەمتر بە ئەکەر نەفت مەزەدە دەکرێت بێتە خواروی $50 حکومەتی هەرێمیش ناتوانیت حتا فەرمانبەرانی خۆیش یان موچەیان بدەتێ ژمارەیەکی زۆری خەڵکی عێراق ئێستا موچەخۆرن یعنی نسبە و تەناسب هەروەکو هەرێمی کوردستان و زیاترش ئیتر مەترسی هەیە سیولەش ینی زۆر جار باز دەکرێت دەبیت دەست بە چاپکردنی پارەی عێراقی بکرێت جارێکتر بۆی ئەو سیولە زیاد ببیت و بتوانرێت بە ئاسانی ئەو پارە بەدەستی حکومەت بکەویت بۆی موچە و بۆ کاروباری ترش ینی با بڵێن پرۆژەکان دابین بکات. کاتشایی لەسەر مەوزوعی زۆر باسەکرێ مەوزوعی تەوتین لە بینی تەوتین و هەژماری منە کێشەکە گەی بەکوێ ینی بۆ تاوەکوی ئێستاش وەزی دارایی پێداگرە لەسەرەوەی کە دەبێت فەرمانبەران یاریمی کوردستان تەوتین بکەن لە بانکە حکومیەکانە ڕەشید و ڕافیدێ واللهی پێکەنینی سام پێدێت کە لە شارەکانی هەرێمی کوردستان با بڵێن ئەوەی سەرەکی سنتەری پارێزگاکان یەک بەنکی حکومی تێدا نیە يعني بنكي حكومي دو بنكن رافدين ورشيدين يك فرعيان طايان لا يا حكومتي امر علي علاقه لا حكومتي ريمي كردستان ريغدا لبردميه ما بو كدنوي لقاكاني بانكي رشيد ورافدين لا هولير سليماني كان نبويا تايستانيا قرفت لا يوانا لا يمانيه جاري وقت دبيت بي فرعي لهريمي كردستان كان خو برياري محكمة اتحادي زياتر لصالة كدر شوي بو توطين بو اقداري جنابتو اقداري بناراني خوشويز براي عزيز هجماني مشهر توطين چيا بانكي كردني موچي فرمان بران لشويني بتشي لا بله بكريتت كارت وكوامو دنيا لشيني بتشي مراجعي دايري خوب كاد لو وحدي حسابي مانغانا لوي باري وربيد حسابي لبنك كذا دبيت هجماني مش هراوه هجماني مش بنكي تريتيدا بنكي تجاري عراقي نيمتشا حكوميه استابش داره لو انا بنكي ترش بيتنا وحسابك حكومه العراق تانيا لري بنكي رافدين والرشيد نيتوانيا مجدابين كات اوش سردري لقال كم بنكي اهلي كرديا كمجازا لبنكي مركزي عراقي حكومتي هري مش هراوي كرديا او بنكاني كسردري لقال دكات هموي مولاتيان لبنكي ناوندي عراق بس كاتشي خلقك زاني بو متمانينيه ايوه او وسيله نمينه لبيني عراق وهريما بو نمونه كاتي كتو ليستي موچي فرمانبران اوكي دكري للان وزارتي دارایی راستوخو موچەی فەرمانبەران لە بانقی ڕەشید و ڕافدێن بچێتە سە هەژمار حسابی خۆی نەیەتە لای حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان دابەشی سەر بانقەکانی کە خەڵک ئەم متمانەی نییە ئەڵێ زۆر جارەیە بانقالیەکان کاتێ مایەپوچە بن ئیفلاسەکەن ئێمە داوای پارە لەکێ بکەین برای عزیزەوە مانگانە پارەیان دێدە سەرەیە کە ئیفلاس کرا خو چەند ڕۆژەکە والله اوامه بستكا مزايدات سياسيه جيداخه وململاني سياسي لنا وهرمي كردستان او يدرس كرديا هكرنا او صعبته تواونيه او بابتا اصل اساسا وانيه ديتا سر جماريه وانا حزي كر سري مان كبارات راده كيشيت حزي نكر لسر حسابي او دمينيت حكومتي هرمي كردستان بوينيه تدخل بكات باسوردی خوی دبیت حتی دتوانیت جنی اوش برای اوش کرو کشکانیش نزان پاسورد دکه چند بوی راستا خودش سر حسابی وانا ایتر اگر برای عزیز هموشت هات راستا خو حکومتی بغداد چه تایبەتمەندی بۆ حکومەتی هەرێمی کوردستان دەمینێت کە بەرهەمی خەباتی 100 ساڵە بەرهەمی ڕووباری خوێن و فرمێسکە
هەکە هەموو ڕاستەوخۆ هاتن تعامل لەگەڵ هاوڵاتیانی ئێمەی کرد لەگەڵ پارێزگاکانی ئێمەی کرد ئەدیە خەباتی ئێمە بوو چ بوو بەس بۆ ڕاتب وەل بگرین سەدام حسێنش ڕاتبی دەیدا لە وەختی مەلکیش مەلەکەکان گرفتیان نەبوو لەگەڵ موچەخۆرانی هەرێمی کوردستانەوەی سەر بە حکوومەتەکانی ئەو کاتە بوو. واتە کێشەکەی هەرێمی کوردستانەوەیە کە ناوێ هەموو شتەکانی خۆی ڕادستی بەغدا بکە. یعنی ئەمە یەکێکە لە گرفتەکان کە بۆ نمونە کێشە دروستەکە لە کاتێکە ئەمە گرفت نییە کاکچیایی بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانبەران مانەگرن دەرگای قوتابخانەکان داخەڵێ موچەمانەوێ حکوومەتی هەرێمی کوردستان لە موچەکانتان لای بەغدایە. ئێکەواتێ بۆچی ینی لەویا وا ئەڵێ لەویاش ناوێ موچەکە لە ڕێگەی بەغا و دابشکەوێ خۆی وەریگرێت و دابەشی سەفەرمانبەریکە. برام موچەکانیان لای بەغدا نییە بەس بجێی هەرێمی کوردستان بەشی هەرێمی کوردستان لە بجە لای بەغدایە بەرامبەر چه بەرامبەر ئەوەی کە ئێمە داهاتی ناوخۆ ڕادەستیێوانە بکەین 400,000 بەرمیل ڕادەستیێوانەی کەین ئێمە جارێ پارچەکین لە گەلی عێراق پارچەکین لە وڵاتی عێراق وەکو هەر خەلکی و پارێزگاکانی ترش مافمان هەیە دی چوون. یی دوام مادەی 117 زۆر بە ڕێژکاوی باسی دەکات دەرێت کاتی چوونی بواری جێبەجێکردنی ئەو دەستورە دام بە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو دەسەڵاتەکانی دەدرێت. دەسەڵاتەکانش دەزانین تەشریعی و تەنفیزی قەزاییە کە ئەوانە هاتن ممارسەی ئەو هەرسێ سوڵتان کرد لە شوێنی حکوومەتی هەرێمی کوردستان بوونی حکوومەتی هەرێمی کوردستان لە چدا دەمینیت. زۆر باشە ئێمە کەی ینی دەتوانین بڵێن ئێمە گرفتەکانمان لەگەڵ بەغدا کۆتایی هاتووە ینی خۆ ئێمە چەندین جار دانیشتمان کردووە ڕێکەوتنی سیاسیمان هەیە بەڵام ینی هیچ کاتێک هیچ ساڵێک تا کۆتایی ئێمە بەبێ کێشە تێمان نەپەڕانوە. ینی تازەتین نمونە موچەی مانگی 12 لە نێوان هەرێم و بەغدا تاوکوێستا نادیارە دابش نەکراوە. واللهی پێم بەیاننامەی وەزارەتی ناوخۆ زۆر بە وردی باسییان کردیە کە تەنیا 10 تریلیۆن و 26 میلیارد دارایی 24 ڕادستی حکوومەتی هەرێم کرایە 700 ملیاریان لە حکوومەتی هەرێمی کوردستانیان بڕیانی ڕادست نەکردیە ئەوەی فعلی ڕادستکرا تەنیا 10 تریلیۆن بووە و دیارش یعنی ئەوانە سێر بکە هەواڵی هێژە هەندە مانگ 400 ملیاریان ڕادست کردیە هەندە مانگ 500 ملیاریان ڕادست کرد. بەڵێ ڕەنگە کێشێکی تەکنیکیمان هەبێ لەگەڵ کاکچایی هیوادارم وەربگیرێتەوە. جێم لە جەنابتە فەرمو عەفو فەرموو. بەێ جێم لە جەنابتە ئەوانە گونەیەکی گەورەیە زڵمێکی گەورەیە موچەخۆرانی هەرێمی کوردستان بە کێشەی ناوخۆ بینی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا دەبەستنەوە حتا قرارێکی وازحی محکمەی اتحادی هەیە کە کاکە نابیت قوتی هەرێمی خەلکی هەرێمی کوردستان موچەکانی ببەستن بە مەشاکلی بینی حکوومەتی بەغدا و حکوومەتی هەولێر. اینجا طیف دێت ئەو ڕاستپاردەش جێبەجێ ناکات. شتێکی ترش هەیە گوناحێکی گەورەیە یعنی ئەوانە نازانم شتێک لە قانونی ساڵی 2015دا هەیە نەفقاتی فعلی یعنی ئەوانە لە 15 پارێزگا جگە لە پارێزگەکانی هەرێمی کوردستان لەو 15 پارێزگا مەسەلەن بۆ ئەم مانگە 20 تریلیۆن سەرف کردە دێن لەو 20 تریلیۆنە 12.67 دەدەنە خەلکی هەرێمی کوردستان کە ئەوانە مەسەلەن ئێستا حکوومەتی سوودانیە پارە بە وەزارەت نادات بە محافزات نادات ئەوە دەبیتە مایە ئەوە کە تێچۆی فعلی نەفقاتی فعلی کەم بیت حکوومەتی هەرێمی کوردستان و خەلکی هەرێمی کوردستان گوناحی چێکە حکوومەتی بەغدا پارە بۆ وەزارەت و بۆ پارێزگەکان سەرف ناکات. باشە لەم پەسەندکردنی یاخود هەموارکردنەوەی یاسای بودجە ئەم نەفقاتی فعلیە دەگەڕێتەوە دەتوانرێ پەرەپێدانی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان خەرج بکرێت لە هەرێم.
هەواڵی هێژەناڵێم ئەجا خۆ ئێمە بەس بۆ موچە نین ئەیشتەکانی دیکە لەگەڵ ئێمە پەرلەمانتارن لە ئەدی مشوا دەڵێم کاکە خۆ ئێمە بەس بۆ موچە نین ئێمە شایستەی 12.67 بووین لە دوای سەرژمێری گشتی هیچ نەبی ژمارەی خەڵکی هەرێمی کوردستان 14% دەبی 14% مان بدەنێ لە چەند لە 216 ئەم ساڵە 216 تریلیۆنە یعنی ئەو شایستەی هەرێمی کوردستان لای حکوومەتی ئەتیحادی هیچ نەبیت دەگاتە 22 تریلیۆن 22 تریلیۆن 10 تریلیۆنێک 12 تریلیۆنێک بۆ موچە 10 تریلیۆنێک دەمیتەوە بۆ جانبی استثماری دەبیت ڕێگابان پێ دروست بکەن دەبیت قوتابخانە پێ دروست بکەین خەستەخانە پێ دروست بکەین ئەی باشە ئەمانە بۆ ناکرێ ینی گرفتەکە ئەمەیە پرسیارەکەی میش ڕێکەمەیە ئێمە چۆن خۆ هەر پارەمان بۆ موچەیە ئەوەی کە ئەمێنێتەوە لای عێراق حکومت چۆن دەتوانێت وەری بگرێت و لە بواری خزمەتگوزاری و استثمارە کاری پێ بکات هەواڵ لە عێراق وەسا کاتیا پێش ئێستا سەرۆک وەزیران بڕوای بە حکومەتی پارێزگاکان نییە بڕوای بە وەزارەتەکانش نییە هەرێک بەسەر لایەنەکە نایەوێت پارەکە ڕادەستی ئەوانە بکات ئەوانە پارەکە سەرف بکەن وا تەسەور دەکات ئەو پارە دەچتە گیرفانی ئەو حزبانە لە ئەنتیخابات سوودمەند دەبن لەبەر ئەوە بەڕێز محەممەد شاع سوودانی حەزی لێیە پارەکان هەر لە دەستی ئەو بن و لە ڕێ ئەو سەرف ببیت بۆ ئەوەی قازانجی بکات لە ئەنتیخابات دەنگێکی زۆر بینیت کورسی زۆر بینیت و ببیتە ڕقەمێکی گەورە ئەوەش مەترسیەکی جددیە و ئیتار تەنسیقی دەرکی پێ دەکەن ئێستا هەموو هەوڵیان ئەوەیە حتا قانونی انتخاباش بگۆڕن بۆی محەممەد شاع سوودانی نەبیتە ژمارەیەکی گەورە و ژماوەکوعرە بدەنێ ڕقەمێکی سعپی ئەوە و منافسەی هێزە سەرەکیەکانی ناو عێراقەوە بە تایبەت لە شارعی شیعە بکەن باشە خۆت کاک چایپیاکی سیاسی ینی هەستەکەی ئەم دۆخەی لە عێراقا سەر هەڵدەدا یا دروستە بێ لە نێوان محەممەد شاع سوودانی و با بڵێن نووری مالیکی کەیسا پیگەرێکی دیاری ناو کایی سیاسیە لە عێراقا ئەم معادلەیە کورد دەتوانێت لە کامیان سوودمەند بێ زیاتر کورد ئەو وەختە دەتوانێت سوودمەند بیت کە یەک دەست و یەک دڵ بن هاوڕا بن ئێمە هەموو دەستکەوتە کە بەدەستمان هینایی کاتێک بوو کە دەستمان لە دەستیەکتر بوو بە یەک دڵ بە یەک دەست دەچوینە پێش داوای مافی خۆمان دەکرد هەکە دەست و یەک دڵ نەبین ئەوەی بەدەستمان هینا لە دەستمان دەڕوات یعنی ئەزمونونەکان وامان پێ دەڵێن لەبەر ئەوە دەبیت ئەو کێشە لاواکیەکان بینی بەتایبەت بینی پارتی دموکراتی کوردستان و یەکەتی نیشتیمانی کوردستان و هێز و لایەنەکەی ترش بە دەرەجێ دوو چارەسەر بکرێت ئێمە بەرژەوەندی خەڵکی خۆمان گەلی خۆمان ئایدەی گەلی خۆمان لەسەر بەرژەوەندی تاکە حەزب دابنین ئەو وەختە دەتوانین قازانجی باشمان هەبیت دەتوانین دەستکەوتی باشمان هەبیت سۆدانیش حسابمان و دەکات هەرێکی ترش بێتە شوێنی ئەو مالکی بیتوان یا غێری مالکی بی سەدرش بیت حسابمان و بکات کە پەرتەواز بین وەڵی هیچ حسابمان بوو ناکەن ئەی باشە پرسیارەکە لێراوەیە بۆچی ئێمە پەرتەوازەین بۆ یەکدەست نین یعنی هۆکارەکە چییە ئایا خەتاکە بەڕاستی پارتی دیموکراتی کوردستانە یانە خێرێکێتی نیشتیمانی کوردستانە کە ملکەچی داواکاریەکانی پارتی نابێ هۆکارەکە چییە بەڕاستیەکەی والله هۆکاریەکە نابیت ینی ئێمە کە گرفتێکمان هەبیت لێرە ئەو گرفتە بگۆزینە بەغدا دەبیت بەغدا لێرە احتیادیە لە سیاست بیرۆ بچوونی جودامان هەبیت سیاسەتی جودامان هەبیت بەس کە دەچین بۆ بەرژەوەندی گەلی ئێمە بۆ ئایندەی ئەو دەبیت لەوێ ئێکدەنگ بین ینی پار ساڵ مانگی پێم سێ بۆ فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان چوینە لای بەڕێز محەممەد شاع سوودانی هەمومان یەکێکە قسەمان کرد داوامان لێ کرد گوتمان کاکە بە خێری تو بیت موچەی ئەو خەڵکە بنێرە دوو شتی گوتی جارێ من سەدام نینم بە جەڕەت قەلەمێک بڵێم کاکە ئەوەندە تریلیۆن بدەنە هەرێمی کوردستان
يدو امش قلت كاكر برادرين يهجونا دينا لا مثلا كاكا بوات او ليستي دنيرن تواونيه او تركي تدا او سوري تدا او بار تواونيه اوي براي عزيز يعني ما او ململانه قاشتي حدك حدي اسكش كاندن دلما دبي بخومان اي باش هم سودەکەی لەکوایە سودەکە لەکوایە خۆ خوێنی شەیدان و خێزانی شەیدان بسۆتێت ئەگەر کێشەکە بۆ نمونە یەکێتی دروستیەکە خۆ یەکێتی لێرە باجەکەی ئەیە بە داخستنی دەرگای قوتابخانەکان و خۆپشاندان خۆ ئەگە پارتیش خەڵک ڕوبەڕووی ئەم گرفتانە ڕوبەڕووی پارتیە بێتەوە لەوەی کاڵێ حکومڕانێکی باش ناکە ئێمە لە پێناو چییە ئەکرێ بۆ نمونە آخر برای عزیز اما استاش تا استا حکومتی کی اوانی معارضه نپدریم ریبا یعنی اوی ایشکان بری دکت ریبا کاره همانه بس دیسانش نایب رئیسی حکومت لبرادرانی یکتی اجتماعی کردستان و برای سروکی یکتیه پیش وزیری اساسی شیان هیا كبرلمان هبو سروكي برلمان شيوانه بو نايب رئيسي سروكي هرم شيوانه بو كقازانجا كبيت دسكوتا كبيت همو خو بشريكي بارتي دزانن هكا جيلو گرفتك شبيت همو خو لدور دكنو دلن والله بارتي ديمقراطي كردستان سببها يعني والله هي يعني بتصوري من نابي كس كان صادمت قناعتي بي كاكيان بجداري لحكم تحملي مسؤوليه دكا يعني كاكا بلي كاكا من كشامه تو بتني حكم رامبا وقتها تو خلقين جازبن او تقييمي داي تبكت الانتخابات بيش بيت يان باداشت دنگت ببدني يان سزا بدا دنگي بتوندن يعني ناوده كان مصرا زياد لحقي خوان زياد لكرسي خوان زياد لدنجي خوان باش دويد لحكومات ولا برلمان ولا واش دنيكا كدبيتك جيلو قرفتو مشكله خوان جزك لحكومات حسابنا كان يا تاب نيورو حكومات ايوارش وكو هيزولاني تروي بجدار نبوينا خوب معارضه دانن اخر ولا الدنيا سياسه ونيه اي باشا كاك من باب ساري لجنابت بكم اما كاردانوي هبو لسر فراكسيون كانتان لبغداد يعني لا فراكسيون عراقي كان هەستیان بەم ناخۆکیانە ئێوە کردووە لە بەغدایش کە لەسەر بەشێکی زۆری کێشەکان کۆک و تەبانین کاکە جێداخە زۆر دیارە ینی نەبەس لە ناو پەرلەمان لە هەموو شوێن لە دەرەوەش لەو هێز و لایەنە سیاسیەکان هێزی هێز دەرکی پێ دەکەن ئەو دووبەرێکیە و زەرێکی زیانێکی زۆری بە قەزیەی کوردی گاندیە ینی ئەمریکاش دەویست حکومەتی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان وەکو نموزەجێکی سەرکەوتوو پێشکەشی دنیا بکەن حتا فەرەنسا و ئەڵمانیا و ئیتالیا و ئەو دەوڵەتە با بڵێن ڕۆژئاواکان کە ئەو گیر و گرفتە کەوتێ ئیتر هەیەک پەنای بۆ لایەنێکی دەرەکی برد ئیتر ئەوانەش ئەو قەنەعەتیان لا نەما کە حکومەتێکی گرتووە هەیە تەمسیلی هەموو هەرێمی کوردستان دەکات دەبیت مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستان لەو قۆناغەدا تۆ تەبای لەسەر ئەمەی کە منە ئێڵێم کە بەشێکی خەڵک ینی بەشێکی زۆری خەڵک و بەشێکی ینی چاودێری سیاسیەڵێ ئێستا حکوومەتی عێراق بەهێزتر دەرەکەوێت بەراورد بە حکوومەتی هەرێمی کوردستان کە پێشتر لە 2012 ئێمە پێچەوانەکە بووین ئێمە بەهێز بووینەوانە هاتن بۆ لای ئێمە و دەمانتوانی حکوومەتیان بۆ تەشکێ بەڵام ئێستا ئەوان بەهێزتر دەرەکەون ئێمە لاوااستر دەرەکەوین ئەوە هیچ گوبانی تێدانە پەیگەی ئێمە لە بەغدا زۆر لاواز بووە ئیتر کە یەکیش نەبین یەکێک سەرەدەریمان لەگەڵ دەکات کە ئەو مانگرتنە و ئەو خۆپێشاندانەی لە سلێمانی بینی وەڵایی دلم خوێنی لێ دەهات کە بینیم
هەندێک پەرلەمانتار کە قەت نابی لەوانە دژمنتر بوو ملەتی کورد هات بوون دەستی خۆیان بەسەر دەستی ئەوانەی خوپێشان دەربن جە مامۆستا بن یان موازف بن یان خەلکێکی تر کەوتیتە ناوێ دەستی خۆیان بەسەریان دادەدا و فرمێسکی تیمساحیان لۆ دەڕشت. ئەمە باش دەزانین یوسف کلابی کییە؟ یوسف کلابی بوو ئەو هەموو مینی توقيت كراي لري موازنه سالي 23 24 و 25 دانا حسين مونس لكتايب حزب الله امريكا عقوبه لسر دانا او بيت دمراستي فرمانبراني هرمي كردستان وماموستاني سليماني ودفاعي لبكات شو وصعك كارساتيه نقبتيه كوتيني براي عزيز باشە کاکچیای ئێخۆل با لە جیاتی ئەم پەرلەمانتارانەی کە ئێوە ناویانەنێن دژە کورد بۆ نمونە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە بەرپرسانی حکومی لە هەرێمی کوردستان بەهاتنە بۆ لای مامۆسایان و بیان و تا ئەم داواکاریانەی ئێوە ڕەوان و ئێمە کاری لەسەر دەکەین لە زووتین کاتا جێبەجێ بکرێ یعنی با دڵسووتانەکەی تۆ بۆ ئەوە بێ کە مامۆستایان لەویا بەڕاستی دوو مانگ موچیان وەرنەگرتووە و حەقی خۆیانەکە موچە وەرگرێت لە بەرامبەر ئەو کارێک کە ئەنجامیێت کاکە وڵی لەوێ کە چووی ناوێ لە هەر شوێنێک دەچین دەڵێن وڵی شەر بزارین ئێمە مانگی 25 مانگ ڕاتبی خۆل دەگرین کە و خەڵکە ئێمەی هەڵبژارتیە بە لەسەر دەستی ئەوانە و بەدەنگی ئەوانە گەشتینە بەغدا ئێمە موچەی خۆل بگرن ئەوانە بێ موچە بن پێتان وایە پێمە خۆشە ئەدی ئەو جەنابەت باسیەوەیت کرد وەختی خۆ ئەوانە داهاتن کێشەکان لێرە حەل دەکرد لەو دوسێ ساڵە ئەو ژمارەی ئەو شاندانەی کە سەردانی بەغدان کردیە بە 20 ساڵی ڕابردوو سەردانیان نەکردی هەموو بۆ نەرمیشوان نواندیە حتا هەندە لە مافی دستوریش خۆش بووینەی خۆیان ناڵێ مادەی 1970 مادەی 121 کە زامنی مافی هەرێمی کوردستانی کردیە لەوەشی خۆش بووە بۆی هەر هیچ نەبیت حەدیەقەل موچەی فەرمانبەران بێت ئەو وفۆدانە کە دەچنەوێ بۆ مەسلحەتی موچەی مامۆستایانە فەرمانبەرانی ترش یعنی با ئەوە نەبیت ئەمن بەش بە حالی خۆ مامۆستا بووم ساڵێک لە تەربیەی دۆک دو ساڵ لە جامیعەی دۆک مش دەرسمدا کاکە هەر تاکێکی ملەتی کورد ئەگەر ڕۆژێکی چوبیدا قوتابخانە قەردارێکی ئەبەدی مامۆستایانە وەڵا کاکچیا زۆر باشە کاکچیای من ئەگە مامۆستای با یەک پرسیاری پەروەردەیانە لە جەنابە بکەم ینی تۆ هەست ناکەی ئەم بایکۆتە هەموو ساڵێک بۆ مانگێ دوو مانگ سێ مانگ چەند زەرەر لە پرۆسەی خوێندون و خوێنکاران دەدا ینی منداڵەکانی ئێمەمانان لە شاری سلێمانی لە زۆنی سەوز هەموو ساڵێ دو سێ مانگ لە ماڵەوە دەمێنەوە دواتر چەند مانگێک دەمێنێ پەلەپەل دایانخەن و بەر خوێندون و بەس خوێندنەکان پێتاوەکەن هیچ شتێ فێر نابن ئەمە زەرەر لە پرۆسەی خوێن و پەروەردە نایە بەڕاستی برای عزیز والله ناڵێم ڕێزم لەوانە هەنا مامۆستای ئێمەە حتا قەرداری ئەوانە بەس واللهی ئەوانە استیغلال کراینە لایەن هەندە هێز و لایەن کاکە تیجارەت بە قەزیە ئەوانە دەکەن هەکەر ناخۆ مامۆستانی دۆک هەولێش عینە گرفتیان هەیە عینە پلەپایانە عینە ڕاتە بە ئەوانەش بێ موچەنە وەکو ئەوانە خەرکێکی زۆریان لە ناو کرێدارە بەس ئەو دەهاتەی هەیە بۆ هەموو ساڵێ دومانشاندانکەن و دەیزانش بەلێ نەخێر ناوەڵەوانە یعنی کە خەڵکێک بریاریدا وزانی حەقە نە پارتی نە یەکەتی کەس ناتوانانی لە ڕێ بگرن بەڵام خەڵکی هەولێر و دۆکوا سێر دەکەن کاکە وڵڵاهی ئەگەر وەکو سلێمانی ئەوە دو مانگ و سێ مانگش لەسەر شەقامل جارە هیچ ئەنجامی نابیت و ئەو پەیامە پیرۆزەیان کە پێەیە کە عملیەی تعلیمەش لەکەدار دەبیت ناتوانن ئەرکە جێبەجێ بکەن و کەمتر خەمش دەبن لەو مەسەلەیە منداڵی سلێمانی و دەوروبەری بۆ باجیەوە بدەن یعنی وەختی خۆت ساڵی 91 و دو سێ چەندین مانگ خۆران مامۆستانی هەرێمی کوردستان فەرمانبەران بەبێ موچە دەوامیان کردیە نەهێشتە ئەی هەرێمی کوردستان بەبێ موچە دەوامیان کردیە بۆی بتوانە خزمەتی ملەتی خۆ بکەن
ئەوانش پێشمەرگانە ئاسایشن لە شوێنی خۆیان کارکەکەیان جێبەجێ نەکرد ئەکیت کەمتر خەر دەمنجە وێ ڕۆژێ باسی ئەوەم کرد باشە ینی مەسلەیەکی شەرعیش ببوو ترند و ببووەوە تو ساڵێ سێ مانگ دەوام نەکەی کەڕاتە بش بێت هەر سێ مانگ پارەی وەربگری لە ڕووی شەرعی ئەو پارە حەلالە وڵا کاپچیایی تۆ ئەوە لەسەر تۆ بوو بە ینی بە ئیشە جەناب وتە بوو و پارەی وەرێگرن حرامە ینی مەبەست حرامیەکەی چی یانی کاکچیایی گوێ لە منە کاکچیایی کاکچیای تەیموور لە ماوەی ڕابردوودا قسێکی کرد لەسەرەوەی کە هاتە دەنگ لەسەر ئەو کاتەی مامۆستانی مانگرت و کەمانیان گرت و خۆپشاندانیان کرد و بایکۆتیان دەست پێ کرد باسیەوەی کە مامۆستایان 6 مانگ بۆ نمونە دەوام دەکەن بەڵام لەولا 4-5 مانگیکە لەبەرەوەی کە شووی خوێندنە دەوام ناکەن خۆگەر ئەم داوامە کە ئێستا بایکۆتیان کردووە بەراوردیکەن بە فەرمانبەران ئەو پارەی وەریەگرن حەڵاڵ نییە لە ڕووی شەرعیەوە حرامە یامە ڕوبەڕووی ڕەختێکی زۆر بوویەوە ینی بەشێکی مامۆستایان دەیانگوت ئێمە حەقی خۆمانە کە لە کاتی خۆی موچە وەرگین ئەگەر ئامادە بێت وەڵا هاوڕێیان نازام گرفتەکە چییە بێ هەوڵەیەم یەکێک لە گرفتەکان ئەمڕۆ ینی هەتاوەکو ئێستاش کە بەشێک لە پەرلەمانتاران باسییان کردووە ینی لە نووسراوێکی تازەیە تەیفسامی وەزیری دارایی نووسایی کردو بۆ حکوومەت هێرێمی کوردستان کە دەبێت داهاتی ئەو تانکەرانەی کە بە قاچاق خەفرۆشێ ڕادستی بەغدا بکرێ کە لە ماوەی ڕابردووە کە نەوت هێرێمی کوردستان وەستاوە ئەم داهاتە نەگەڕاوەتەوە بۆ حکوومەتی عێراق داهاتی ناوخۆش کە خۆیان پێشتر دەیانوت لە سەر و 300 ملیار دینارە ئێستا بەڵام کەمی کردو ئەوان پێشتر لە 4-5 مانگیان نار کە 80 ملیارێ بوو بەڵام لە مانگی یەکا 51 ملیارانە دۆڵێ و پارێشکەمە دەبێت زیادیکەن چکە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە پێم خۆش بوو کە کاک چیە تەیمووری لەگەڵم بووایە بەس دیارە کێشەی خەتیان هەبوو بەرحاڵ زۆر سپاس یەکەم کاکچیا تەیمووری کە ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دوهۆکەوە لەگەڵم بوو زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەیە هەروەها زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بوون عینێکی خۆش بۆ هەموو خواتان